بەخێراتنی کەناڵەکەتانەکەم. من زەردەژ نەجات عەبدوڵڵا دانیشتووی سلێمانیم و یەکەم جارم پیشەیەم لە سلێمانی دانا بە بیرۆکەیەک بە شێوەیە کە بێت لە سلێمانی ئەم شتە نەبێت. ئەویش یەک بەرنامە و فەلسەفەی هەیە ئەوەی کە زۆرترین کارمەند لە خۆم کۆ بکەمەوە. یعنی لەبەر ئەوەی هەموو شەریکاتی عالەم ئەگەر ببینی هەر کەسە بە ئیشێک هەڵەستێ ئەگەر ئەو ئیشەی کۆتایی پێهاو لە شوێنی خۆی دانیشێ و چاوەڕێی بەرنامەیەکی بڵین ئەو بەرنمەیەکە کە دێتەوە سەرێ ئەو. بۆیە ئێمە لێرەدا یەکەم جار لەبەرەوەی پرۆژەیەکی بچووک بوو ششتنی سیارە لە 6 کارمەندەوە دەستمان پێ کرد. ئەوە بوو کە خۆم ئیدارە و سەرۆکاری مەکرد و بەخۆمەوە بووین بە 7 کارمەند. لەبەرەوەی منیش خۆم لە ڕیزبەندی کارمەندەکانی خۆمە ئەژمار کرد کە بەڵێ ئەبێ من یەکەم کەس بم کە بە شێوازێک کار بکەم ئەوان چاو لە من بکەن. بۆ یەکە بەو شێوازە دەستم پێ کرد و چۆنەڵی ناوی خوامان لێناو و هەموو ئەو برادرانش کە 6 کارمەند بوون لەگەڵما دەستیان پێ کرد و ڕێزی تایبەتم هەیە بۆیان. لەوە سەرچاوی گرت ئەم 6 کارمەندە بوو بە 8 بوو بە 10 بوو بە 12 و هەتاوەکو ئێستا کە ئێمە قساکەین 32 کارمەندمان هەیە و هەر کەسە و ئیشی تایبەتی خۆی هەیە. ئەگەر بێت و ئەم ئیشەی کۆتایی پێبێ بۆ نمونە جامسڕمان هەیە ئەگەر جامەکەی خۆی بسڕێ و تەواو ببێ ئەو جامسڕە دائنیشێ چاوەڕێی سیارێکی ترەکە کە جامەکەی بۆ بسڕێ. بۆیە بەم شێوەیە ئیشەکەین و دەستمان پێکردەوە. خەڵکیش زۆر لێمان ڕازێ بەڕاستی ئێمە باسی خۆمان ناکەین لە دوور و نزیک لە شوێنان من خۆم دانیشتوم نەیانزانیەوە کە خۆم خاوەنی ئێرەم بەڕاستی باسییان زۆر عنی وەها کردووە کە لە سلێمانیە بێوێنەیە ئەم ئیشە. ئەمەش دەکەوێتەوە سەر ئەوەی شێوازی ئیشکردنەکەمان چۆن چۆنیە. لە سەد ئەمە یەکەم خاڵی سەرکەوتنی هەموو کارێکە کە هەر کەسە و ئیشی خۆی بزانێ. چکە سەرلێتێک چوونێک ڕۆئەیە ئەگەر لە ناو پرۆژەیەکە چی گەورە بێت چی بچووک بێ ئەو شخصێتە ئەو کەسایەتی ئەو کارمەندە دابنیشی چەندەها ئیشی بێ بەسەرا. چکە لە دو کۆتاییدا سەری لێ تێگەچێ. تەجروبەتان کردبێ لە مەطعمەکانە زۆر ئەمە ڕۆیە کارمەندێک دایان ناوە سفرە بسڕێتەوە بەڵام مشتریەک داوای بۆ نمونە قاپێ خواردنی تری لێکاتچێ بەلای ئیشەوە سفرەیەکی کەسێکتر ئیمالەکە. بۆیە ئەم بەرنمەیە تێگەچێ. نەخێر ئێمە کەسێک کە داوای گاعی بۆ نمونە لە ئێمە لە کارمەندێکمانەکە کە جامسڕاڵێ گاعەکەم بۆ داخە ئەسڵەن جوابی نایەتەوە یعنی ئەم نابێتە بێڕێزی. نەخێر ئەو مەشغوڵە بە ئیشی خۆیەوە و بە حکمیەوەی کە کارمەندەکانیش خەڵکی ئێرەنین هەر کەسە وەکو ڕۆبۆتێک ئیشی خۆیەکە تێناگالەوەی کە تۆ چی بۆ تۆ باشە ئەو ئیشەکە بۆ تۆکە بە پێی ئەو خزمەتگوزاری لێرە من بۆم داناوە. هەموو کارێک کە دەست پێەکەی ئەبێ لە ستێپ بای ستێپ لە پلیکانی یەکەمەوە سەربکەوی نەک پلیکانی یەکەم کە قاچت خسە سەر هەنگاو بنی بۆ پێنجەم نەخێر پلیکانی یەکەم دووەم ئیلا ئاخیری
هەتا گەیتە ئامانجەکەەوە گەیتە ئەو شوێنەی کە بۆیە ڕۆی بەڕاستی ئێمە کارمەندەکان لەبەرەوە هێناومانن بۆ نمونە ئەم مانگە داهاتی خۆمانمان هەژمار کردووە بەڵام بە شێوەیە کە نەبێتە تموحێکی گەورە بۆ خودی شخصی خۆم نەخێر کەس چاوم لەوە بووە منی ژۆک و کارمەندێک مانگانەیەکم بۆ خۆم تەخسیس کردووە کە ئەبێ ئەوەندە قازانج بکەم لە دوای ئەمەوە کە لەسەر و ئەم قازانجەوە بینیومە زیاتر هەبووە داهاتەکەم زیاتر بووە هەستاوم چیم کردووە بۆ نمونە ئەم مانگە من بڕی 500 دلار داهاتم بۆ خۆم ئەژمار کردووەک و کارمەندێک گوتومە من ئەمەندە بۆ من بەسە وەکو کەسێک ئەگەر 600 دلارم پیا کرد بێ 100 دلارەکەیم لە خزمەتی ئێرە بەکارهێناوەتەوە بۆ نمونە ئەگەر زیاترین بێ کارمەندێکم ئیزافە کردووە ئەگەر لە 500 دلار زیاتر بێ لە 1000 دلار زیاتر بێ دوو کارمەندم ئیزافە کردووە یان دەرمانەکانم پوختر و ڕێکوپێکتر کردووە یان جیهازێکم ئیزافە کردووە بەڕاستی شێوازی کارکردن ئەکەوێتەوە سەر ئیدارە ببوورە من نەبووایە لە بیدایەتەوە باسی ئیدارەم بکردات چکە ئیدارە چۆنەڵی عمودی فەقەری هەموو کارێکە هەموو ئیشێکە خەڵک هەڵەسەیان کەسێک هەڵەسێ بە دەست پێکردنی من بە هەموو کارمەندەکانەوە ماڵم بە حەزەوە ئیش بکەن تاوەکو لە کۆتاییە ببنە خاوەن ئیش چکە منیش پێشتر خاوەن ئیش نەبووم خاوەن کار نەبووم خاوەن پرۆژە نەبووم هەر کەسێک بە حەزەوە بەیانی لە خەو هەستێت بۆ ئەو کاری کە بۆی ئەچێ باوەڕکە زۆر سەرکەوتووە بێ بیدایەتەکانی کارکردن وەکو چۆن وتراوە خێر لە بەیانیاندایە لە بەیانیەوە کە هەڵئەسی ئەگەر بە دەموچە شەو سەعات 4 خەوت بێتی و تۆ بتوێ سەعات 8 بێی بۆ کار و بەو خەوەوە هاتبێتی و بەو حەزی خەوەوە هاتبێتی بەخوا حەزی ئیشکردنەکەت جێبەجێ نابێ ئیلا ئەبێت تۆ بەرنامەت هەبێ لەم حیاتەیە بەرنامەکەت بە شێوازێک بێ حەزی لەگەڵ بێ چکە فاکتەری یەکەمە بۆ بەرەو پێشچوونی ئەو پرۆژەیە و ئیشێکە تۆیکەیت خەڵک هەیە ئەڵێ موادی ئێرانی کە ناوی ئێنێ ئێرانی لای چۆنەڵێ عادیە نەخێر بگرە لە وڵاتی ئێران ئەمەندە موادی باش هەیە لە ئەڵمان نییە ئێمە موادەکان گوڵبژێرەکەین لە ئێران دە موادمانێناوە گوڵبژێرمان کردو دوو موادی بە عەمەلی غەستی ئاغایەت غەستی ئاغا هەستاوین لە ئەڵمانیا 4 موادمان داوا کردووە هیچی باش نەبووە لە سوید موادمان داوا کردو موادەکانمان بەدڵ نەبووە ماسیحەکەیانمان بەدڵ بووە بۆی ماسیحەی سیاری پێ بکەین و شوختی تێنەبێ بۆیە ئەو موادانی لێرە بەکارێنرێ داخلی سلێمانیشی تایە لە ناو سلێمانیا معمەل هەیە لە تانجەرۆ شامپۆ دروستەکات موادی پاکەرەوە دروستەکات لەوانیش یەکڕین بەڵام چۆنەڵی لە سلێمانیا گوڵبژێرمان کردووە ئێمە موادە باشەکەمان هەڵبژاردووە لە ئێران موادە باشەکە لە سوید لە ئەڵمانیا موادە باشەکە بۆیە براندێکی خۆمانمان لێ دروست کردەوە تێکەڵەیەکی خۆمان پۆلێنیان بکەین یان بیان بژێرین زۆرن ئەو پاکەرەوانە تەسەوڕەکەم بەس ئێمە نزیکی 48 ئایتممان هەیە کە ئەم دقەیە لەسەر یەک سیارە تەطبیقەکرێ یعنی بۆ نمونە سیارەکە 48 ئایتمەکە بەکاملی لەسەر و سیار تەطبیقەکەین سیارەکەی زۆر بەرزە بۆ نمونە کە کەسێک دێتە ژوورەوە سیارەکەی پیسە ئەگەر سیاری بچووک بێت ئێمە بە 10,000 شوێن دەرەوە ناوەوەی بەڵام ئەڵێ شتێکی VIP مان بۆ بکە ئێمە VIP هەموو سیارەکان بە VIP شوێن زۆر تایبەتە شۆرێ بەڵام میکیاتکردن هەیە ئارایشت هەیە ئارایشتی داوە دەرەوەی ئەو سیارەکەین واکسە و کرێمەوانە ئەچێتە 100,000 سیاری بەرزە چێتە 150,000 بەم شێوازە بۆیە موادمان زۆرەیە لە ئێستا ئەگەر سیارەیەک بە تەبیعی بشۆرێت بە 10,000 دینار تقریباً 12 موادی بۆ بەکارهێنرێت لەو دقەیە کە سیارەکەی بە 10,000 شۆرێ
شێوازی ششتن عیلاقەی بە بەرنامەی ئەو شوێنەوە هەیە چۆنی ئیشەکەن سارێک کە داخڵی ناو ئەم ششتنگەی ئێمە بێ ئەم غەسلی ئێمە بێ ڕاستەوخۆ تەڵەبی هەیە تێڵین ئایا بە چی شێوازێک بۆت بشۆین ئێستا هەموو شتێک مۆدێرنە شت پێش کەوتووە شێوە دەرمانێک هاتووە دەرمانەکە لە سیارەکە دەی 2 دقە ئەوەسی یەک ئاوی لێری پاگە بێتەوە ئەمە نابێتەوە کاریەوەی تۆ بە لفکەیەک سیارەکە بشویت و شوختی تێبێ سیارەی ئێستا ژەمووی گرانبەهان تەڵەبەی زۆرتر لەسەر ئەو موادەیە کە دەستی لێ ناخەی وە لێرەشا کە وشکی ئەەکەینەوە ئەم سیارانە کە لێرە کارمەندێکی زۆر لێرە هەر کەسە و ئیشی خۆیەکە وشکێکاتەوە ئەم سیارانە بە خاولیەک وشکەکرێتەوە ئێمە لە بەریتانیا تەڵەبی ئەەکەینێ هێنین ئێرە ئەنواع خاولی هەیە وەکو عەرزم کردن گوڵبژێرمان کردەوە باشەکەی و لۆکەکەی گرانە ئێمە ئەوە بەکارێنین بۆیە تەسەوڕ ناکەم لێرە شوختی توش ببێ ئەگەر داواکاریەکەی بەو جۆرە بێ کە شوختی تێنابێت چکە ئەگەر کابراایە کە هێت ئێرە بە عتیادی بۆیە شویت و بەلفکەڵە بەدەست بۆم شۆ ئێوە جاری وەها بۆ ئێمە سیارەکەمان بەم VIP پێشتووە بەم شێوە ینی غەسلکردنە کە دەرمانەکەمان لیا و ئاومان یاکردەوە تێتی کاکە بەوە مرتاحم تۆ دەستی لێ بخەیت بەو شێوەیە یەک مانگە ئەویش چۆن دەستە جەمعیەک 200 پەڕۆ 300 پەڕۆ لە یەک مانگا بێ فڕەدەی ئێمە بەرنامەمانە لە 10 ڕۆژاوە فڕی بین بەرنامەمانە بەڕاستی وەکو چۆن عەرزی جەنابی ئێوەم کرد کە ئێمە داهات سێرەکەین ئەگەر بزانین زیادەیەک هەیە لە گیرفانی ئێمەیە بۆ خزمەتی ئێرە سەرفیەکەینەوە بۆیە لە بەرنامەمانە تەنانەت سیارێک کە ئیشوین خاوڵێکی تایبەتی بۆ بەکاربێنین هەندێک سیارە هەیە بە هیچ شێوەیەک ئەوەندە مواسەفاتی تایە یەک وایری بە نوعێک قرتێ سیارەکە لە ئیشەکەوێ ئەبێ شێوازێک نەبێت کە تۆ بیتە هۆی ئەوەی کە سیارەکە پەکی بکەوێ ئەو کەسێک کە ئێمە لێرە دامان ناوە 4 بەشمان هەیە هەر بەشە و مدیری خۆی هەیە بەڕێوبەری خۆیە بەڕێوبەری کارکردنی پێڵێن ئێمە لای خۆمان ئەو کەسە چۆنەڵی ڕێنوێنی کرێکارەکانەکە بەم شێوەیە ئەم سیارێ بشۆرێ بۆیە نەخێر هیچی لێ نایە ئەگەر بێت و تۆ بە لێزانانە تەعاملی لەگەڵ بکەیت ئێمە سیارێک کە داخڵی ناو غەسلەکەمانە بێ لێ پرسین مەشینەکەت بۆ بشۆین ژێری سیارەکەت بۆ بشۆین ناوی ویلەکەت بۆ بشۆین سیارەکە دەرەوە ناوت بۆ بشۆین ئایا واکسی بکەین ئایا کرێمی بکەین ئایا بە دەرمانی کلس بیشۆین کلسی پێوەی لێ بێتەوە ئایا شیلەی داری پێوەی لێ بێتەوە هەموو ئەمانە باڵانسی حسابی ئەو سیارەیە بەرزەکاتەوە بۆ نمونە کەوتمان سیاری بچووک 10,000 ئەگەر دەرمانی کلسی لێ بینێ بێ بە 15 مەچینەی بە سادەی بە ئاو بۆ بشۆین ئەبێ بە 20 بە دەرمانەوە بۆی بشۆین ئەبێ بە 25 بە VIP بۆی بشۆین ئەبێتە 40 بەم شێوەیە زیاکان نرخەکان ئێمە هەموو سیارێک کە داخڵی ئێرابێ هەموو ئیشێکی بۆکەین بەڵێ واکسمان هەیە پۆلیشمان هەیە حەماممان هەیە هەڵوەشانی هەموو سیارێکمان هەیە بە دیزاینێک هەڵێوەشێنین کە دوایی دامان نایەوە شل و شێواو نەبێ بگرێت دوایی کۆمپیوتەریەکەین و هەمووی لە بەرنامە ئەدەینەوە بزانین ئایا هەموو شتەکان جێی خۆیانیان گرتوتەوە چکە بەڕاستی ئەمڕۆ هەموو ئۆتۆمبیلەکان لە میکانیکی دەرچوون تۆ جامەکەت یەدەوی بێت و بە میکانیکی ئاوادای بەزەین و بەرزیکێتەوە نەخێر هەمووی کارەبایە بۆیە هەمووی بە کۆمپیوتەر ڕێڕێوی خۆیەگرێ و ئێمە لە دواییدا کۆمپیوتەری بۆ بەکارێنینەوە ڕیسایکلین دامان نەنابوو یەک دوو مشتری بەڕێز عاجزیەک ڕوویا لە بینی ئێمە ئەوانە سیارەکانیان بە شایانی ئەوە بوو کە بەڕاستی عاجز ببن لەسەر ئەوەی کە چوو بوو بۆ سەیران سڵایتی سیارەکەی هەڵابەوە
ئێمە ئۆتومانە بە VIP ئەیشۆین وابوو ئەو کەسە بە 10,000 سیارەکەی شۆرا لە کاتێکە 25,000 دانابوو هاتەوە دنیای لێهێناینەوە یەک گوتی ئەو سەخفە بەم شێوەیە بەو شێوەیە چۆنە بێ کلسکا و ئێوە ئەڵێن واین بیرم کردەوە ئایا حەلی ئەمە چییە بۆ ئەمە وای لێ هاتووە سێرم کرد پرسیارم کرد ئەمە شێوازێکەیە ڕیسایکلین هەیە دوو جار ڕیسایکلین هەیە ئێمە ئاوێک کە داغڵ ئەبێ بۆ ناو تەنکیەکانی خۆمان ڕیسایکلینی ئەەکەینەوە چۆن ژەنگی تایە ئەو بیرە کلسی تایە مادەی خوێی تایە ئێمە ئەوانە ئەپاڵێوین و ئاوێکی سافەکەینە تەنکیەکانمانەوە ئەو تەنکیانەی ئاوە سافەکەی تێچێ بە هێواشی لەواچی ئەوەی کێسە گوێی لە من بێ بڵێت چۆن ڕیسایکلین نەکرێت چکە لە ماڵەکان هەیە بە ئاگاداریەوە بن ڕیسایکلین بە هێواشی ڕۆئەدا لە سەعاتێکە 100 لیتر ئاوەدا بەڵام جیهازی گەورەیە 1000 لیتردا بۆیە ئێمە وردە ڕیسایکلین بۆ ئاوەکەی ئاوی ئەو بیرە ئەکەین کە هەڵەمژرێتە ناو تەنکیەکانمانەوە کە ڕیسایکلینی بۆ ئەکەین بە هێواشی ئەیکەین و دوایی ئەیخینە خەزانی ترەوە ئەمە سیارەی پێشۆرێ بۆ ئەوەی سەقفە سڵایتەکەی ئەو پیاوەکە لێمان عاجز بوو تووشی ئەو وەزعە نەبێ جا من ئەم ڕیسایکلینەی کە باسم کرد لەوە بوو کە لە بیرەکەەوە هێتە ناو تەنچەکانی ئێمەوە بۆی سیارەکە تووشێ و عەزێتە نەبێ ئێمە ئەومان بۆ بەڕێزە کرد بەڵام لە دواییدا یەک دوو تەلەبەی جامیعە هاتن ڕیسایکلینی ئاویان پێوتین ئایا چۆن ئاوەکە ئابێ بە مەجاریا بڕات و ئاوەکە فڕەبین ئێمە وتمان چۆنی ئێوە بەحسی لەسەرەکەن ئەیخوێنن شێوەکەیان بە من وت هەستام کۆمپانیایکی بەڕێزم ڕاست بەر ئەو ئاوەی کە ئێستا و ساری پێشۆڕێ ئەچێتە زێرابەکەوە ئەو ئاوە دیسانەوە ئێمە بەکارێنینەوە بۆ سیارشتن بەڵام بە شێوازێکی زۆر پرۆفیشناڵ و مەسروفاتێکی زۆریش لە سەرمانەکەی ئەوە نەبێ خەڵک تێبگا بەو ئاسانیە نییە بەو شێوەیە بەڵێ بە تاکید من هەموو کات یەک قساکەم و یەک شتم هەیە ئەڵێم بەرژەوەندی شەخسی کۆتایی با پێ بێ بەداخەوە لێرە خەڵک بەرژەوەندی شەخسی لە پێش هەموو شتێکەوە داناوە من چۆن پێم باشە چکە عفوم کە لە شارەوانی کە ئەچیت ئەوێ ئێستا خاڵێکە لە خاڵەکان بەرنامەکانی کە بۆ توی داناوە بەرژەوەندی گشتیە تۆ دانیشی بە تمۆحی خۆت و بە ئەنانێتی خۆت دەچیتە پێشەوە نابێ ئەبێت ئیشەکە بە شێوازێک بکەی بە گشتی جوانیەک ببەخشێ یعنی نابێ بەستۆ پارە پێیا بکەی
ئەگەر نەشیکەی تۆ زەرر لە سروشتە دەی لەو ژینگەیە ئەدەی لەو ئاوە پاکە کە خەڵکێک ئیسفادی لێکا پێچێ من ڕۆژانە 100 سیارە بشۆم ئاوێک بەکاربێنم لەواچێ گەڕەکێک ئیسفادی لێ بکە بەڵام من بۆ ئاوایی کە دێتە ناو پرۆژەکەی منەوە هەرو ئاوە ڕیسایکلی نەکەینەوە کاری پێەکەینەوە وەکو ئەوەی کە خۆمیان لێجیانەکەمەوە خۆمیان لێجیان ناکەمەوە و لە ناو پەیجەکانمانە ڕسممان هەیە بەیەکەوە دانیشین نانەخۆین نەخێر سەرکەوتوترین کەس لەم دنیاە ئەوەیە کە غروری تیانە لە هەر پلە پۆستێکا بێ غرور بخەرە تەنەکەی خۆڵەکەەوە چۆرە ناو مەیدانەوە لە ناو مەیدانەوە لە خاڵی یەکەمەوە لە کارگوزارەکەی دەرەوە لە ریسپشنی دەرەوە لە حرەسی دەرەوە تۆ حرز بە تۆ کارگوزار بە تۆ ئەوانە بە اینجا ئاگەیتە سەرکەوتن و مدیرێتی لە پشتی مێز و کورسیەوە قەت نابێت دابنیشی ئەگەر بتوێ کارەکەت سەرکەوتوو بێ بەڕاستی بێ مەیدانی بیدایی من و هەموو کاتێک من هەژماری برام بۆ کردوون ئیتر کە ئەڵەی برا خوێنیە من هەموو یەکو برا سێراکەم لەبەرەوەی ئەمان هیلاکە بن بۆ پرۆژەکەی من بۆیە هەموو کاتی ئێمە بە تەعاونێکی باش و بە برایەتێکی باشەوە ئیشەکەکەین و پاداش و سزا لە ئیشەکەی ئێمە بەڵێ هەیە ئەگەر نەبێ سەرکەوتوو نابێ و پاداش و سزا بەو شێوەیە نییە من ڕەفاقەتیان لەگەڵا بکەم ڕەفاقەتی کەس ڕەفیقم نییە لێرە بەس برا من ئەوەی کە جوانترین ئیشەکە پاداشتی بە مادە پاداشتی ئەدەین ئەوەی کە جوان ئیش نەکاو بە شێوەیە لە شێوەکان ئێمالیتی بکە بەهۆی مشکیلەیەک و مەشاکیلێکی دەرەوەی ئێمە ئەو ڕۆژە ڕێستیینێ پێشەوەی سزای بین لە دوای یا دووبارێکی دەوا و کاتە سزای بۆ دانی بەڵێ پاداش و سزا بەرنمەیەکە لە بەرنامەی سەرکەوتن زۆر دڵسۆزن زۆر دڵسۆزن جاری وایە من شەکواکەم ئەڵێ من گوناحم چێ ئێوە لەگەڵ مناکەن بەڕاستی ئەبێ کارێ نەکەی زۆر توندبی و زۆر نەرمبی ئەڵێ کوردەواریوەتن ئەڵێ ئەوەندە شیرین مە بە قوت بدرێی ئەوەنە تاڵیش مە بە تف بکرێتەوە بە شێوازێک بێ کە حەدی وەسەتت هەبێ من بەو شێوەیە تەعاملیان لەگەڵاکەمەوە بە بەرنامەی خۆشم زۆر پێ باشە دەست و دڵمان باشە ئێمە یعنی ئەوەی کە هێت بۆ لامان ئەڵێن با نەچێت لەم لەولەولا ئیشی پۆلیش و ئیشی لەزگە و ئیشی سێربزی عامی بانز گۆڕین و تایە گۆڕین و شتانە ئێمە ئەوانەشمان هەیە وەکو بڵێ چۆن ئەڵێ دەست و دڵمان باشە ئەڵێن کابرا نەچی عەزێت بچێشێ لە دەرەوە پۆلیشی بۆکەین لێرە لە لای خۆمان ئێمە سنتەری پۆلیشەکەمان لە لای خۆمان بەڕێی خۆمان بە زمانی خۆمان نییە خەڵک پێمان ئەڵێ ڕەقەمیەکە لەبەرەوەی سیستمێک لێرە بەکارێنێ وەکو سیستمی غەسلەکە پۆلیشەکە زۆر بە جوانیە چێتە دەرەوە ئێمە بیرمان نەچێ یەک خاڵ هەیە زۆر گرنگە کە من لە ئەساسێتی ئەم پرۆژەیە باسم نەکرد بیرم چوو ئەو سیاری کە داغڵی ئەم غەسلە ئەبێ بۆ ئەوەی کەمێک سار بێتەوە چۆنچۆنی ئیشەکان دەست بێک ئاسێریکە لێرەوە بۆ ئەوەی کەمێک سار بێتەوە ئەیخینە ناو گسکەکە گسکی ناوەوە ئەین تاوەکو پلنجەکانی سار دەبێتەوە ناوەی جوان پاگەکەینەوە دوایی ئەچێت
لە سەرەیە وەستێ بۆەوەی دەرەوەی بشۆرێ دوای ئەوە کە دەرەوەی ئەشۆرێ 8 کارمەند 9 کارمەند وشکی ئەکەنەوە کە وشکی ئەکەنەوە ڕێک و پێک حازرە بۆی بچێتە دەرەوە 5 نەفەر چەیکی ئەکاتەوە بزانێ بە تەواوەتی هەموو شتێک مەزبوطە ئایا ئەو برادەرانیان ئەو کارمەندانیان کە لە سەرەوە ئیشەکانیان کردووە ئیشەکانیان تەواوە پێرفێکتە بۆیە لەم غەسلە 4 فەقەرەی ئەساسی هەیە کە باسم کرد و لە دوای ئەوانەوە ئێمە پۆلیشمان هەیە پۆلیشێکی تایبەت و دەرەجەیەک دوای ئەوە سنتەرێکی زۆر تایبەت و پرۆفیژناڵمان هەیە لە پەیجەکانمانە کە پەیجەکانمان ئاغا کاروەشە هەر بە ڕێزێک بۆی ئەگەڕێ سنتەرەکانمان لەزگەشت لە خۆ ئەگرێ و سێرڤیسی ئۆتۆمبیل ڕۆنگۆڕینی و بانزگۆڕینی بابەتی میکانیکی هەموو ئەوانەمان هەیە بە ناوی ئاغاوە ئەمە بخاری ناو سیارەیە لە عێراق و هەرێمی کوردستان بۆ یەکەم جارە گەو کلین شەریکەیەکە لە قسەی ئێمە توانیمانە جیازەکەی بەدەست بخەین لێرە بەکاری بێنین بۆ مشتری بەڕێزەکانمان ئەمە شێوازی حەمامکردنی ئێمەیە ئێمە بەم شێوازە حەمامەکەین شتێکی زۆر تایبەت و ڕەنجێک دەرەچێ هەم دەرمانی بۆ بەکار نایەنی خۆی پاکەکاتەوە دەرمان جارە هەیە بە دەرمان ئیزعاجە لە ناو سیارەکەم پێکەیە ئێمە هەڵەشین ئەم شتەی بۆ بەکارێنی و هەم ئەم جیهازەوە کە ئەم بخارێنێتە دەرەوە تەعقیمی چیەکە یعنی تۆ بڵێ تەعقیمکەری ناو سیارەیە یعنی بۆ نمونەکە پێک دێت ئەڵێ تەعقیمی سیارەکەم بکە ئێمە بە بخار بۆ یەکەین بە دەرمان بۆی ناکەین بۆی پارچەی ناو سیارەکە تێک نەچێ یان نەچێت بەم شێوازە ئێمە ئیشەکەی بۆ بکەین ئەم جیهازی هەوڵا ئاوی گەرمیکە بۆ مەکینە بچین و هەیە ئێوە بە ئاو مەکینەکەی بۆ نەشۆرێت ئێمە بە بخار مەکینەکەی بۆ بکەین يعني أركز بقى إزعاج بقى أو بو ماكينة إما ببخاري بشكل بوصل لما هو إيشي ماكينة فيها كين بقى يجرمو ببخاري
لەزگەکان ئەنواعمان هەیە. لەزگەمان هەیە بۆ پارێزگاری لەم سیارەیە لە هەمووی. تێچۆکەی زۆر گرانە. کامل بەدی سیارەکە PPF یەکەین. بەڵام PPF بە شێوەی براند. چکە خەڵکانێکی ڕێزمەیە بۆ هەموو کەسێک، خەڵکانێکی لەزگەیکی عادی لێ ئەیە و بڕەپارێکی زۆر بەدەستە خاڵ ئێمە PPF-ە. دوایی شیلە بەجێڵێ. سیارەکە عەدمەکە وەکو وا بێت پارێزگاریت لێ نەکردبێتەوە عەدمت کردبێت. زەرەر لە بەدی سیارەکەدا بێت. نەخێر ئێمە شەریکەیەکی براندە بە ناوی UPPF کە ئێستا لە لای خۆمان لە ئیشەکە و ئێستا سیارەمان لەلایە لەزگەی کاملی دەرەوەی بەدی سیارەکەکەین وە لەزگەی جاممان هەیە وە لەزگەی ئەم دەعامیانەمان هەیە بۆ ئەوەی ڕملی جادە و بەردی جادە زەرەری پێ نەگەێنێ. ئەنواعوە لەزگەمان هەیە بۆ گۆڕینی ڕەنگی سیارەکە. کەسێک سیارەکەی ڕەشە حەزەکە ماتیکە ئەوەشمان هەیە. بەڵام چۆن ئەم قسانە لی بەرپرسیارم بە کوالیتی فول کوالیتی ڕێگە پێدراو نەبێت. ئێمە ڕاستەوخۆ مەسول بەشی ناحی ئەمنی ئەم ناوە ئاگادارەکەینەوە. پێڵێن سیارێکمان لەو شێوەی لەو جۆرە لەلای نمونەی زیندومان لە لای خۆیان هەیە لەوا چێسە گوێیان لێبێ. کەسێک دێت سیارەکەی ئەگۆڕێ ڕەنگەکەی ئەبێ موافقەتی کردبێ. ئێمە بەبێ ئەوەی خۆی ئاگادار بێ یان ئەوەتانی وەکو لایەنێکی ئەخلاقی پێڵین مەمنوعە بۆی ناکەین. یعنی خۆی کە بەبێەوەی ئاگادار بێت ناچین بە خەڵکێک بڵین وەرە ئەم سیارەیە لێرەیە ئەم سیارەیە واکە بەخۆیڵین کاکە مەمنوعە کاکەم شێوازی گۆڕینە ئەویش بەڵگەی یاسایی مامپشانەیە و ئێمە ڕەنگەکەی بۆ گۆڕین. ئەگەر ئەو شەریکە و ئەو شەریکە عالەمیانەوە ئەو براندە بەکاربێنی بەڵێ ئەوەیە. بەڵام بەداخەوە لای خۆمان بۆ بەدەستنی پارەیەکی زۆر ئیشێکی بێکوالیتی خەڵکێگەیە لەزگەیکی عادی بەکارێنێ. ئێمە لە کاتی لێکردنەوەیە یەک کۆمەڵ شیلە بێرەوەیە لە زەختی لێکردنەوەی ئەم شیلەیە ئەگەر کەسی نەشارەزابی کات سیارەکە عەدمەکە. بەڵام ئێمە ئەو شیلەیەش بە زەمان لێەکەینەوە. ئیشە سەقەتەکەی خەڵک لابین ئیشێکی پوختی بۆکەین. ئەو لەزگەی براندانە بەپێی مەترەکاریە. ئێمە بە مەترەکاری ئیشی بۆکەین. ئەم سیارەیە $3000 تێچێ. بەڵام لە دەرەوە بە 1500 کۆتایی پێێت. بەڵێ زەمانی 10 ساڵە. ئێمە جاری وایە خاترە دەردی کابراڵ لە خاترانەشی تایە. $200 لەوا چه خاترانی تیا بێ کەسەکە ناسیاوە مشتری تایبەتی خۆمانە تقریبا $2800 تەکلیفەکە. بەڵێ هەبێت کەسێک ئەوە بکات ئەزمموی هەبێت خەڵکێکیش هەیە دەورەی خوێندووە. ئەزمون زایدن دەورەکەی کە خوێندوێتی شەهادەیەکی پێدراوە باشترین کەسە. ئێمە ئەزمونیشی هەبووە لە وڵاتی ئیمارات بڕوانامەکەی وەرگرتو و ئێستا لە لای ئێمە ئیشەکە. من سوپاسدانەکەم و یەک خاڵ هەیە ئەمێ بۆ هەموو ئەو مشتری بەڕێزانە ڕوون بێ ڕۆژە لە ڕۆژان کە دێنێ ئێرە ئێمە کوالیتی هەتا بتوانین حەزەکەین خزمەتکار بین و خزمەتی ئۆتۆمبیلەکانیان بکەین. بەڵام لە حاڵەتێکا کە قەرەباڵغ یەک هەیە ئەگەر کەم و کوڕێک هەبوو با لە سەرغەستی ئاغا ژمار نەکرێ. بەڕاستی پێمان بڵێن ئێمە پێی گەورابین و جوانتر و هەر کەسێک جوانتری شەکەیان بۆکەین و هەر کەسێک لەیەکی کردبێ ڕۆژە لە ڕۆژان با ئەمە ئۆفەر بێ ئیشێکی بۆ کراوە زۆر زۆر لەوە زیاتر کە خۆی تەسەوری کردووە. من ڕێزی تایبەتی مێ بۆ کەناڵە بەڕێزەکەتان کە ئەرکتان کێشە و ڕێزی زەردەژنەجات بۆ هەموو لایەک و بۆ هەموو ئەو هەواڵ و مشتری و بەڕێزانی کە دێنە ئەم غەسلە و ئێمە خزمەتیانەکەین. دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس.